لەو بڕایەدان بەرەوەوە بچین کە ئەم کابینێ تاکو ئیستا ببێتە یەکێک لە بەزنترین کابینەکان. لە هەڵبژاردننی ستافی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ بەربژارەکانی لە ژووری کۆمپانیاکان و لەشکر و ڕیزبەندی پارێزەران و فەرمانبەرانی خزمەتگوزاری گشتی و کارداری هەڵبژاردووە. من سەرمایە گوزارم. ڕەنگە هیچ کام لە بەربژارەکانی کە ترامپ دیاری کردوون بە هێندی ڕەکس تیلرسن سەرنجی زۆری نەخرابێتە سەر. پەیوەندیەکانم لەگەڵ ڤلادیمیر پوتین بە ئێستاشەوە دەگەڕێتەوە بۆ 15 ساڵ لەمەوبەر. ئەو لەوە تێدەگات من سەرمایە گوزارم و پارەی زۆریشم لە وەبەرهێنانە خەرج کردووە. کۆمپانیاکەم پارەیەکی زۆری لە رووسیا وەگەڕ خستووە. ئێمە پرسیارێکی زۆر دەکەین با بزانین وەڵامەکانی بەرز تیلرسن چی دەبێت. کریس کونسی دیموکرات کە خزمەت دەکات لە پەیوەندەکانی دەروی ئەنجومەنی پیران بەربژارکردنی تیلرسن لە بەرچاو دەگرێت. هەردوو لای دموکرات و کۆمارەکان پرسیار دەربارەی ئەوە دەکەن توانای ڕاگررتنی هاوسەنجی لە نێوانبوونی وەکو دیپلۆماتێک و هەوڵەکانی لە پێناو بەرژەوەندەکانی ئەمریکادا هەروەها لە نێوان ئەزمموی لە مێژی بەڕێوەبردننی کۆمپانیەکانی گاز و نەوت. هەندێک لە دانیشتنەکانی گوێگرتن لەو کەسانە ڕەنگە زۆر سەرنجڕاکێش بێت تاوتوێکردنی پشتڕاستکردنەوەکان هەر نەبێت هەندێکیان زۆر مشت و مڕاوی دەبن ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان دەبێت یەکەم تاقیکردنەوە بۆ ترامپ و پەیوەندیەکانی لەگەڵ کۆنگرێس. زۆربەی کۆماریەکانی ئەنجومەنی پیران لە دەوری بەربژارەکانی ترامپ گرد دەبنەوە. تاکو ئێستا من زۆر خۆشحاڵم بە بەربژارەکان گەشتبینم بەوەی کە متمانە بەدەست دەینن. کۆماریەکان بە ڕێژەیەکی کەم لە ئەنجومەنی پیراندا زۆرینن. ئەگەر بە یەکگرتووی بمێننەوە دەتوانین پشتیوانی بەربژارەکانی ترامپ بۆ کابینەکەی بکەن. ئەو سیناتۆرانە دەزانن کە ئەوان لە ماوەی چەند ساڵی داهاتوودا دەبێت کار بکەن لەگەڵ سەرۆکدا. یەکێک لە ڕێگە ئاسانەکان بۆ تێکدانی پەیوەندیەکانی نێوان ئەوان و سەرۆکی پارتەکەیان ئەوەیە کە پاڵێوراوەکان ڕوبەڕووی سەختی بکەنەوە لە پرسیار و تاوتوێکردنەکە. لە هەمان کاتدا دیموکراتەکان هەوڵ دەدەن دانیشتەکەی تاوتوێکردنی پشتڕاستکردنەوەکە بەکاربهێنن بۆ لێکۆڵینەوە و پرسیارکردن لە پاڵێوراوەکان بە هیوای ئەوەی کار بکەنە سەر ڕایگشتی و ژمارەیەکی کەم لە کۆماریەکان. ئەرکی دەستوری ئەنجومەنی پیران ئامۆژگاری و ڕەزامەندیکردنە لەسەر بەربژارەکان دیموکراتەکان ئەو ئەرکە دەستوریان زۆر بەجددی وەرگرتووە. یەکێک لە خسڵەتەکانی دیموکراسی ئەمریکایی ئەوەیە کە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسایی لە یەکتر جیا کراونەوەتەوە. دیموکراتەکان لە ئەنجومەنی پیراندا ناتوانن شتێکی وەها بکەن بەبێ ئەوەی دوو یان سێ کۆماریان لەگەڵدا نەبێت. لە ئێستادا دۆناڵد ترامپ پشتیوانی لە بەربژارەکانی خۆی دەکات و تیلرسن بە پشتیوانی کارێکی بەهێز لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە سەرانسەری جیهاندا لە قەڵەمەدا.